بەڵە بە تاکی دووەری بگرن مویە لە بەراز بکەنەوە زۆر مافی هەموو کەسەکە لە کوردستان خانووی هەبێ هی هەموو کەسێک لەسەر پارتی وێچێتیەوە کە خانووت هەبێ بەقەدەر مقداری خانۆکە لی بدزی حەڵاڵە. دووەم هەموو کەسە مافی خۆیەتیەوە خانووی نەکردو کرێ وەرگێ مافی هەموو کوردێکە و دانیشتوانی کوردستان لە تورکمان لە یەزیدی لە شیعە لە سونی لە هەر کەسە لە کوردستان لە ژێر سای ئەم تاغوتانە ئەژی مافی هەموو دانیشتوانی کوردستانە کرێخانووی ساڵانان بۆ بدرێت. هەر کەسە بە مقداری کرێخانۆکەی خۆی لە پارتی وێچێتی بدزێ حەڵاڵ و زوڵاڵە بەخوا قەسەم حەڵاڵ و زوڵاڵە و هەر مەلایەکیش پێیوتن حرامە بەخوا قەسەم خاترانەی ئەو مافیایانەی ویست و ئەجنال لە شەرعی خوایە لە بەیتولمال بدزی لێت بدزنەوە جائیزە. ئەوە قەولی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بەوەش فەرمێ زەکات و خێریش نادرێ بەوانە کە نایدەنەوە بە سەرفترەکە یعنی بە ئەوقافیش ناشێت و پارەیان بدەیت. یەکەم جائیزە ئەرزەکە وەربگرن و یاخوا پیرۆستان بێ ئەمە یەکەم.